لە هەرێمی کوردستان دیاردەی چەک هەڵگرتن بە مۆڵەت و بێمۆڵەتەوە بۆتە مەترسی بۆ سەرتاکەکانی کۆمەڵگا و کارەساتێکی وای خوڵقاندووە ڕۆژانە لە میدیاکان گوێبیستی دیاردەی کوشتن و تاوانی دڵتەزێن بین کەوا بە چەکەوە ئەنجام دەدرێن. بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لە نێو هاوڵاتیان لەسەر دیاردەی چەک هەڵگرتن نووسینگەی سۆرانی مافی مرۆڤ هاڵمەتێکی هۆشیاری دەڕۆژەی لە سۆران ڕاگەیاند. ئێمە ئامانجمان لە سازدانی ئەم چالاکیە ئەوەیە بەداخەوە کە دەبینی ڕۆژانە لە هەرێمی کوردستان یاخود دەتوانین بڵێن هەفتیانە یاخود مانگانە یاخود بەپێی پێویست دەبینین لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خەڵک دەبێتە قوربانی چەک هەڵگرتن. بۆیە ئێمە بە پێویستمان زانی کە ئەم هەڵمەتە لەناو قوتابیان لەناو کاسبکاران لەناو هەموو چوونی توێژەکان دەست پێ بکەین. توێژەران و یاساناسان پێیان وایە جێبەجێنەکردنی یاساکان وەک خۆی هۆکاری سەرەکیە کەوا دیاردەی کوشتن بە چەکەوە بەرەو زیادبوون دەڕوات چونکە زۆرێک لەو تاوانبارانەی تاوان ئەنجام دەدەن دوای ماوەیەک لە داڵدەدانیان ئازاد دەکرێن. زۆربوونی چەکیش لە دەستی هاوڵاتیان هۆکاری سەرەکی دوو حیزبی دەسەڵاتدارن چونکە ئەوان کار ئاسانی بۆ پێدانی مۆڵەتی چەک و تەنانەت لە زۆر بۆنەدا خۆیان چەکیان وەک دیاری بەسەر خەڵکدادا بەش کردووە. فعلا یاسا ئەتوانی کۆنتترۆلی تاکەکانی بکە ملکەچیکە بەڵام ئەوە کێشەیە ئەوە یاسا دەنی خۆی کۆنتترۆلی ناکە خۆی بەکاری نانێ باشە بەڕای من چەندی تونتر بکرێ یاساکە چارەسەری بنەڕەتینە تا ڕادەیەک چارەسەرێکە دروستە بێت دەبێت ببێتە وشیاری کۆمەڵایەتی بە تایبەتیش وشیاری دەسەڵاتداران و خاوەنێزەکان ئەوان دەبێت ئەمە بنبڕکەن کاتێک دێنە ناو خەڵک و ناو جەماوەر بە چەک و تەخەمەنیەوە حیمایەکانیان دەوران نەدەن باشە یعنی لەناو ئەم شوێنێک ئەمە تێداوینە بەرپرس هاتوتە ناو حرەمی جامیعە بە کۆمەڵە چەکدار و عینەکڕەش هاتووە خەڵکی سزاداوە دووری خستۆتەوە کەواتە ئەمە دەوێت کولتوری سیاسی بێت دەسەڵاتداران زەشۆڕ بێتەوە ناو کۆمەڵگا هەمیشەوە بکرێتن ئەم دیبیتانە بەڕاستی بە تایبەتی مەسەڵەن بۆ نمونە ئێرە شوێنێکی ئەکادیمیە دیبیتەکان ڕاستە ئەنجامەدرێن بەڵام زۆربەی ئەوانەی کە چەک هەڵەگرن ئەوانە نینە مەسەڵەن کە لێرە دانیشتوونە ڕاستە ئەوانش ئەتوانن شوێنی خۆیان بگرن و تەوعیە کۆمەڵگاکە بکەن بەڵام زیاتر لەگەڵ خەڵکی دیکە لە ڕێگە ڕێکخراوەکانەوە ئەتوانن بە هەماهەنگی لەگەڵ مەسەڵەن کۆبوونەوەیەکی شعبی بکرێتن لەناو شار و شارۆچکەکان زیاتر لەگەڵەوانەدا بنشین کە چەکیان هەڵگرتووە. لە سەدا هەفتای تاوانەکان لە هەرێمی کوردستان هۆکارەکەی چەکە ئەنجامدانی تاوان و کوشتن و خۆکوشتن بە چەک لە زیادبووندایە و چەک دووەمین هۆکاری سەرەکی گیان لە دەستدانە لە دوای ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان یەکێکیشە لە هۆکارەکانی ئەنجامدانی تاوان و کوشتن و خۆکوشتن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.